بەڵێ سڵاو لە مینەرانی ئەنارتی ئاوی ئیفرازی هەولێر کە بە بەوەڕی سێ ناسراوە بەوەی کێشەیەکی تەکنیکی شکاوە پێشتریش هەر 5 ڕۆژ پێستا دیسان لە هەمان شوێن ئەو بۆ ڕێشکا و ماوەیەک بۆ هۆکاریەوەی کە 15 گەڕەکی شاری هەولێر بێ ئاو بن ئەو بۆ ڕێسەرەکی کە لە ئیفراز دێتن هۆکاری سەرەکیە بۆی بەشێکی زۆری ئاو بدرێتە گەڕەکەکانی هەولێر لە لێدوانێکی تایبەت بۆ NRT بەڕێوەبەری ئاوی هەولێر ڕایگەیاند کە تیمەکانیان سەرقاڵن بۆەوەی بتوانن ئەو کێشە تەکنیکێت چارەسەر بکەن کە 5 ڕۆژ پێش ئێستا ڕوویدایە جێ ئاماژەیە ئەو شوێنەی کە ئەو بۆ ڕێلی دەستێنرێتن ئێستا چەند پرۆژەیەکی نیشتەجێبوونی لێ دەکرێتن و پێشتری چەند جارێکی تر لە هەمان شوێن ئەو بۆ ڕێشکاوە ئێستا تیمەکان سەرقاڵن بۆەوەی بتوانن ئەو بۆ ڕێچا بکەنەوە کە بۆ تەوەکاری ئەوەی 15 گەڕک لە شاری هەولێر بە تایبەتی گەڕەکە گەورەکان کە کێشەی کەم ئاویان هەیە بێجگە لەوەش ئەو بۆ ڕێ 150 ئاوی هەولێر دابین دەکاتن 150 ئاوی هەولێر دابین دەکاتن کە هەندێکیان بێجگە لەو 15 گەڕەکە هەندێک گەڕەکی تریش بەهۆی شکانی ئەو بۆ ڕێ ناتوانن وەکو پێویست ئاویان بۆ بچیتن بەڕێوەبەری گشتی ئاوی هەرێم ڕایگەیاند کە ئەوان پێشتریش کاریان بۆ کردووە ئەو پرۆژانەی یان ئەو کۆمپانیایی کە کاری نیشتەجێبوون لە شوێنانە دەکەن ئاگاداری ئەوە بن کە بۆڕی سەرەکی بۆ شوێنە تێدەپەڕێتن بۆیە دەبێتە هۆکاری ئەوەی ناوە بشتێتن وەکو ئاماژەم پێکرد لە 5 ڕۆژ دووجار ئەو بۆ ڕێشکاوە پێشتر چارەسەر کرابوو بەڵام دووبارە شکاوە ئەوە تەواوی زانیاریەکانە لەسەر ئەو کێشەیە کە لە بۆڕی ئیفرازی هەولێر توش بووە. بەڵێ ڕزگار سوپاس بە تۆ ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵ مام